ئینسانێک سبحان الله بەراوردکەن لە بینی سەرکردەیەکی ئەمڕۆ و لە بینی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم بۆ قیامەت. پێغەمبەری خوا هەر لە دنیایە خۆنەویست هەم لە قیامەتیشا ئەو شەفیع و گەورەیە. بۆیە مامۆستا فەرمێیە وەکو یاقوت و بەردی تر جەنابی ئەحمەدی مرسەل کە تێفکری لە ئینسانە بەڵێ مانەک وەک ئینسانە وجودی ئەو لەگەڵ باقی وجودان هەر نییە فەرقی وەکو ڕۆح و جەسەد بێسێبەری خارج لە ئیمکانە مەگەر ئەو سێبەرانەی خەزنەمەند کردووە بۆ حەشر چ دڵسۆزێکە لەو گەرمایەشا سایی لە سەرمانە لەگەڵ بێسایی ساییش خەیاڵی کەوتە سەر هەر کەس چ کەس دار و چ بێ کەس سەییدە سەردارە سوڵتانە ئەوی ساتێ لەبەر پێیە سەری تەسلیمی دانابێ ئەبەد مالیک ڕقابی گردنی تەسلیمی شاهانە ئەوەی یەک لەحزە سوزدەی بردبێ و لە کاتی نوێژا سەری خسبێتە سەر ئەرز بۆ خوا خوای گەورە گردنی نایڵێ بەر ئاگرکەوێ هەموو جارێکە ئەڵین خوایە گردنمان لە ئاگر ڕزگارکە ئەوەی یەک سات سەری لەسەر بەرماڵێدا نابێ و لە پێناوی خوای گەورەیە ئەم گردنە تەسلیمی خوا بووە تەسلیمێکی شاهانە بووە شاش دواکەوتووە شوێن کەوتەکانی خۆی ون ناکە ئەوی ساتێ لەبەر پێیە سەری تەسلیمی دانابێ ئەبەد مالیک ڕقابی گردنی تەسلیمی شاهانە دقت بەن ئەڵێ چی ئەڵێ قولو بەندە و غولام و خادیم و دەربانی بەردەرگای نەجاشی و توبەع و هەرقل عەزیزی میسر و خاقانە کەسێ جێ هەڵتروشکانێکی لەو بەرقاپیە دەستکەوت بە ئاری دێ بڵێ ئەم جێگە وەک تەختی سولەیمانە الله ئەڵێ ئەوانەی لە بەردەمی پێغەمبەری خوایە کەوتون و لە بەردەرگاکەیان قولو یعنی قوڕەشەکان بەندە و یعنی عەبد و خادیم و خزمەتکار و دەربانی بەردەرگای ئەوەی کە لە بەردەرگاکەی پێغەمبەری خوایە ئەوەستێ و خزمەتێکا و ئاوەکا بە قاچیا چێن نەجاشی مەلیکی حەبەشە توباع مەلیکی یەمەن هێرقل ڕەیسی ڕۆم عەزیزی میسر خاقان گەورەی سین ئەڵێ ئەمانە سەریان گرتووە خزمەتی پێغەمبەری خوا بکەن ساڵ سەلەم ئیمانی پێهێن و لە بەدەرگاکەیا کەوتون بەکەمی مەزانن ئەوی جێ هەڵتروشکانێکی لەم بەرقاپیە دەستکەو ئەڵێ ئەوەی ئیزدیحامیان کردووە لە بەردەم دەرگای پێغەمبەری خوایە ئەوی جێی بۆ ئاوا هەڵتروشکێ لە بەردەم ماڵەکەی پێغەمبەری خوایە بە ئاری دێ بڵێ ئەم جێگە وەک تەختی سولەیمانە پێی عەیبە بڵێن تۆ لەسەر تەختەکەی سولەیمان دانیشتووی ئەڵێ شوێنی من خۆشترە لە شوێنەکەی سولەیمان بەعاری دێ بڵێ ئەم جێیە وەک تەختی سولەیمانە خدا پێداوەکانی فائضی ئیکسیری سوحبەت بوون چ من چی تۆ مەلائیک ئەنبیا خۆزگەی بەخۆیانە علووی مەرتەبەی گەرشەمەیەکە تێگەیەنم من ئەترسم بەردەبارانم بکەن ئەم تێنەگەیوانە ئەڵێ ئەگەر یەک شەممە ئەزانین شەمە یانی چی ئەگەر یەک شەممەتان بۆ باسکەم لە گەورەی پێغەمبەری خوا سەڵ شەمە یانی چی کە خۆمانی شەممە و یەک شەممە ها نە ڕۆژ نە یعنی کەم بارەکە الله شێخ عەبدوڵڵا یعنی ئێمە کاڵین شەممە یعنی کەم یعنی دنیا بۆ خۆی بچووکە و شەممەکەش یەک کەمە یەک شەممەش یعنی کەمێکی دەر ئەویش یعنی هەموو دنیا بۆ بەخوا کورناوێکی جوانی لێناوە ئەڵێ ئەگەر وەسفێکی پێغەمبەری خواتان یەک تۆز بۆ بکەم یەک تۆز یەک شەممە هەڵێن بابا ئەوە شیرکە بۆ ئەو نە پێغەمبەری خوا گەوراکەیت و بەرزەکەیتەوە ئەترسم بەردەبارانم بکەن ئەم تێنەگەیوانە
ترسم بەردبارانم بکەم بڵێم کافر بووە. هەڵێ پێغەمبەری خوا ئەوە گەورەیە ناوێرم باسی کەم نەوەک ئەو خەڵکە ناحاڵێ بەردبارانم بکەن. علووی مەرتەبەی گەرشەمەیە کە تێگەیەنم من ئەترسم بەردەبارانم بکەن ئەم تێنەگەیوانە. نەظەر دەرکی علووی هیممەتی ناکا یەقین ئەمما لەگەڵ باقی ڕوسولدا تێبگەی بۆ فەرقی بڕوانە. هەڵێ بەراوردێکی پێغەمبەری خوا و پێغەمبەرانی تر بکە باوەڕم پێ ناکەن بەراوردی کە دەی ئەڵڵا با بەراوردکەین. فەرمێ شەفاعەی نوحە بۆ کەنعان و ئیبراهیمە بۆ ئازەر. شەفاعەی نوحە بۆ کەنعان و ئیبراهیمە بۆ ئازەر. ڕەسوول الله شافع بێ چ بۆ خزم و چ بێگانە بە قوربانی ڕەجایەک بم کەڕاجی بێ محابا بێ ڕەجا قوربانی یەئسە بێتە سەر خۆمانە خۆمانە. ئەفەرمێ پێغەمبەری خوا لەوێ نەی و خزمی خۆم و کەسی خۆم وتی خوایە ئومەتەکەم ئەگەر هاواری خزمەکانی خۆی بکردایە ئیساکێنە من یەئس و بێ ئومێد ئەبووم لە شەفاعەتەکەی. ڕەجا قوربانی یەئسە بێتە سەر خۆمانە خۆمانە. جا باسی دەسەڵات و دەستڕۆیشتی پێغەمبەری خوا کا لە قیامەتە. فەرمێ کەلیم کەلیم چێیە؟ کەلیم وڵا چێیە؟ کەلیم ئەرینی کە فەرموو تی خوایە خۆتم پێ نیشان بە هەر جەوابی لەنتەڕانیدی مشەڕەف بوو محەممەد بێتەڵەب بەم مەرتەبە و شانە. عروجی عیسەوی تا ئاسمان و شەمسی عالەم بوو عروجی ئەحمەدی تا لامەکان و شەمسی جانانە. لە زەرفی یەک نەفەسدا 100,000 ئەندەر هەزاران ساڵ زیاتر بەڵک و ڕێتەی کات و ڕجعەت کا هەر ئەو ئانە لە ئیسرا و میعراجە. چڕێیەک بەو هەموو شاباڵەوە جبریلی ذیڵقووە بەجێ مابوو لە ڕێ دەیوت خزم مەیدانی سووتانە. جبریل لە دوا وەستا بوو بوو بە پەڕۆیەک لە ترسی خوا. پێغەمبەری خوا فەرمێ سەیرم کرد ئەو پەڕۆیەکی ڕزیوە کەوتبوو تی محەممەد ناتوانم لەمە زیاتر بێمە پێشەوە کاتی سووتانە زیاتر بێمە سووتێم. الله ئەکبەر. پێغەمبەری خوا چوە حوزور بەبێ ئەوەی داوا بکە. ئەستا تێگەیشتن شعرەکەی مامۆستا مەحوی لەم پێشەژنەکەم و بە هەدیە بۆتان. وەکو یاقوت و بەردی تر جەنابی ئەحمەدی مرسەل کە تێفکری لە ئینسانە بەڵێ مانەک وەک ئینسانە. وجودی ئەو لەگەڵ باقی وجودان هەر نییە فەرقی وەکو ڕۆح و جەسەد بێ سێبەری خارج لە ئیمکانە. مەگەر ئەو سێبەرانەی خەزنە من کردووە بۆ حەشر چ دڵسۆزیەکە لەو گەرمایەشا سایەی لەسەرمانە. لەگەڵ بێسایەیی سایەی خەیاڵی کەوتە سەر هەر کەس چ کەس دار و چ بێ کەس سەیدە سەردارە سوڵتانە. ئەوی ساتێ لەبەر پێیا سەری تەسلیمی دانابێ ئەبەد مالیک ڕقابی گردنی تەسلیمی شاهانە. قوڵ و بەندە و غولام و خادیم و دەربانی بەردەرگایی نەجاشی و توبەع و هێرقل عەزیزی میسر و خاقانە. ئەوی جێ هەڵتروشکانێکی لەو بەرقا پێدەستکەو بەعاری دێ بڵێ ئەم جێ وەک تەختی سولەیمانە. خدا پێداوەکانی کە سەحابن خدا پێداوەکانی فائضی ئیکسیری سوحبەت بوون چ من چی تۆ مەلائیک ئەنبیا خۆزگەی بە خۆیانە. نەدەر دەرکی علووی هیممەتی ناکات یەقین ئەمما لەگەڵ باقی ڕوسولدا تێبگەی بۆ فەرقی بڕوانە. شەفاعەی نوحە بۆ کەنعان و ئیبراهیمە بۆ ئازەر. ڕەسوول الله شافع بێ چ بۆ خزم و چ بێگانە بە قوربانی ڕەجایەک بم کە ڕاجی بێ محابا بێ ڕەجا قوربانی یەئسە بێتە سەر خۆمانە خۆمانە. کەلیم ئەرینی کە فەرموو هەر جەوابی لەن تەڕانیدی. کەلیم ئەرینی کە فەرموو هەر جەوابی لەن تەڕانیدی
مشرف بو محمد بيطلب بم مرتبة وشانة عروجي عيسوي تا آسمان وشمسي عالم بو عروجي أحمدي تا لا مكان وشمسي جانانا شريك بوهم شابال وجبريل ذي القوة بجي ما بو لريدي ود خزم ميداني سوتانا